کاتێککە من ئەوە تەماشا دەکەم چەندەها ئینسانی بەڕێز و خۆشەویست و ئازیز جمعەکانی پێشوو لەگەڵمان نابوون، ئێستا لەگەڵمانانی ڕۆشتن، هەندێک پارێکە لەگەڵمان نابوون، بەڵام ئێستا نەمان ڕۆشتن، دنیایان بەجێ هێڵا. ئێمەش بە هەمان شێوە ڕۆژێکە بێ لە بەرچاوی خەڵکی ون دەبین، نامێنین تەواو. کەواتە ئەمڕۆ بە شەرم بە حەیا بە، چونکە ئەهلی بەهەشت بە شەرم و بە حەیان. کەواتە حەیا و شەرم صیفەتی ئەهلی بەهەشتە، صیفەتی ئینسانی ئیماندار و خواناسە، صیفەتی پێغەمبەران بۆ سەلامی خۆیان لەسەر بێ، صیفەتی خواناسان و پیاوچاکان بووە. ئەگە تۆش بەتەمای لە ڕۆژی قیامەتە لەگەڵ ئەوانە کۆبیتەوە لە بەهەشتا، ئەبێ بە شەرم و بە حەیا بیت، ئەگینا خوای گەورە لەوان دوور دەخاتەوە، ئەتنێرێ بۆ لای ئەو کەسانی کە شەرم و حەیایان لەدەستداوە پەنا بەخوای گەورە.